دکتۆر ئەیاد چێیە؟ من ناوم دکتۆر ئەیاد سەمین، پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و سنگ، بڕوانامەی بۆرد عەرەبی دکتۆرام هەیە لە نەخۆشیەکانی هەنا و سنگ. نەخۆشی ڕەبۆ چییە و نیشانەکانی چین؟ ئەوڕۆ لە پرۆگرامی چوارپرسیار باسی نەخۆشی ڕەبوو یاخود هەستیارەکانی ڕێڕەوی هەناسە دەکەین. ئەم نەخۆشیە بریتیە لە هەستیاری بۆڕی هەناسە یاخود ڕێڕەوی هەناسەی نەخۆشەکە بە چەند فاکتەرێکی دەرەکی وەکو تەپوتۆز و دووکاڵ یاخود مەوادی بەکارهێنانی مەوادی کیمیاوی یاخود جەوگۆڕین لە ساردەوە لە بۆ گەرم و هەتا دوایی. هۆکارەکانی نەخۆشی ڕەبۆ چییە؟ هۆکارەکانی ئەم نەخۆشیە بریتیە لە بۆ ماوە، واتە ئەوانەی ئەو کەسانی کە لە خێزان هەیانە احتیمالە ئەگەری هەیە کە ئەندامانی خێزانەکەی تکە هەیان بێ، یاخود ئەو نەخۆشانەی کەوا نەخۆشی حساسیەیان هەیە بە شێوەیەکی گشتی وەکو حساسی پێست کە پێی دەڵێن ئیگزیما، یاخود هەر جۆرە هەستیاریەکی تربی ئەوەیە کە لە هۆکارەکان. هۆکارێکی تر ئەوەیە کە نەخۆشەکە لە جێی ئیشکردنی ئەو شتانێک کە پێی هەستیارە ڕوبەڕووی دەبێتەوە، وەکو مەثەلەن دووکەڵێکی زۆر یاخود مەواد لە مەعمەلێکە لە جێیەکیش دەکا، مەوادێکی کیمیاوی زۆر بەکاردێنرێ مەثەلەن وەکو گازە و نەوتە و مەوادە پترۆکیمیاویەکانە، یاخود ئەو کەسانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن یاخود تەیر و تور و ئەوانە بەخێو دەکەن، لەوانەیە بەرووبوومی ئەو حیواناتانە نەخۆشەکە پێی هەستیار بێ. و هەندێک جاریش لە کاتی وەرزشکردن نەخۆشەکە تووشی ئەم هەستیاری و هەناسە تەنگیە دەبێ و هەندێک جاریش هەندێک دەرمان هەیە بەکاردێت، ئەو دەرمانە دەبتە هۆی ئەو هەستیاری. دەستنیشانکردن و چارەسەریەکانی ڕەبۆ چییە؟ دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە زیاتر بە نیشانەکانێتی کە بریتیە لە هەناسە تەنگی، لە کۆخا، لە سنگێشان و هەروە هەندێک جار کۆخەکە بەڵغەمیشی لەگەڵ دەبێ. بەیناوبین ئەم نەخۆشیە دێ و دەڕوات، جاری وایە نەخۆشەکە نیشانەکانی بەدەر دەکەوێت، جاری وایە باش دەبێت بە تایبەتی ئەگەر هاتوو ئەو شتانی پێ بکەوێت کە باسمان کرد. دەستنیشانکردنەکەی بەم نیشانانە و ئضافەتەن لە بۆ فەحسەکەیە کە پێی دەڵێن پشکنینەکەیە کە پێی دەڵێن ئیشکردنی یاخود وەظائف الرئە یاخود ئیشکردنی هەناسەکان، ئەو جیهازە نەخۆشەکە فەحسی پێ دەکرێت و ئایا هەستیارە بۆڕی هەناسەی یاخود لە ئینسانێکی ئاسایی بۆڕی هەناسەی هەستیارترە یاخود نا. چارەسەرەکەی ئەم نەخۆشیە بریتیە لە خاڵی یەکەم کە دوور بکەوێتەوە لەو شتانێک کە باسمان کرد کە دەبتە هۆکاری ئەو هەستیاریە. ئەوە خاڵی سەرەکی چارەسەرێتی وەکو باسمان کرد تەپۆتۆز، دووکاڵ یاخود بۆن و گڵاوی بەقوات یاخود مەوادی کیمیاوی بەکارهێنانی مەواد ئەو مەوادانەی کە بەکاردێت یاخود مەثەن ئەوانەی کە لە فڕن تۆز و بۆنی ئارد کە بەکاردێت. بەشێکی تری چارەسەر تەڵان چارەسەری دەرمانە، ئەو دەرمانانەش لە چەند ئەوەک پێکاتیە. جۆری سەرەکی دەرمان لە بۆ نەخۆشی ڕێڕەوی هەستیاری ڕێڕەوی هەناسە یاخود نەخۆشی ڕەبوو ئەوەیە کە بەکارهێنانی پەمپە. طبعاً حەزم لێ ئاماژە بکەم بە چەند خاڵێک دەربارەی پەمپ. طبعاً ئەو پەمپە یەکەم شت دەرمانێکی زۆر فعال و کاریگەرە لەبەرەوەی ڕاستەوخۆ دەستە بۆ ڕێهەناسە، وەکو دەرمانی تر نییە کە مەتەنەوە وەکو حەب و دەرزی دەستە ناوخین دوای لە ناوخینەوە دەبی بگاتە بۆ ڕێهەناسە، ئەو ڕاستەوخۆ دەگاتە بۆ ڕێهەناسە و کاریگەری بە دەردەکەوێت و نەخۆشەکە هەست بە باشبوون دەکات. خاڵی دووهەم ئەوەیە کە ئەو دەرمانە لەبەرەوەی ناستە ناوخین وەکو دەرزی وەکو حەبوو ئەو دەرمانەکانی تر، ئەوە کاریگەری لاوەچی زۆر زۆر کەمە و دەتوانم بڵێم هەر نییە ئەگەر هاتوو نەخۆشەکە بەڕێک و پێچی بەکاری بینی. خاڵی سێهەم دەربارەی ئەو دەرمانە ئەوەیە کە خەڵک زۆر حەزی لێ نییە یاخود بەکار ناینێ دەربارەی ئەوەی کە عەلە ئەساس ئەو دەرمانە
ڕادێ لەسەری نەخۆشەکە ئەگەر فترەك بەکاری هێنات طبعاً ئەوە هیچ ئەساسێکی زانستی نییە نەخۆشەکە هەر وەختێک پێویستی پێ نەما دەتوانێت بەکاری نەینێ بەڵام لەبەرەوەی ئەوانەی کە هەستیاریان هەیە زۆربیان درێژخایەن دەبێت وەکو نەخۆشی زەخت و شەکرە و نەخۆشی دڵ لەوانەیە پێویستی پێوی بەردەوام ئەو دەرمانایە خود ئەو پەمپە و بەخاخە بەکاربێنی لەبەر ئەوەیە دوای ناتوانێت وازی لێبینی نەک لەبەر ئەوەی کە ڕاهاتیە و خاڵێکی ترکەوە ئەو پەمپە علەساس زەرەری هەیە و مەوادی خراپی تێدایە نەخێر ئەو هەوایی کە تێدایە ئەوە دەرمانە و دەرمانێکی ئاسایی ئەتو حەب بەکاردێنیە خود دەرزی بەکاردێنی ئەو دەرمانە کردیتیانە پاودەر و وەکو غازێک یاخو وەکو با بڵێن هەوایەک زەختی لەسەر بێ بۆی بستە ناو بۆڕی هەناسە ئەجینا هیچ کاریگەریەکی لاوەچی نیە و دەرمانێکی زۆر باشە و زانستیان لەسەر ئاستی هەموو دنیا هەتا ئێستاکە باشترین دەرمان لە بۆ چارەسەرکردن و کۆنتترۆلکردنی هەستیاری ڕێڕەوی هەناسە بەکارهێنانی پەمپ و بەخاخ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.